بوقتان وخير خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەڵامەت بن. من مەبەستمەوەسە کە دیبەیتێک بکەمەوە ورد و سەبەبەکەیشی ئەوەسە کە ئێمە لە جێگایەکی تایبەتی مێژووی سیاگین و لە ژێر بۆمبارانە فەزای ڕسانەیی مێشک پەرێشانکەرە دنیای ئەمڕۆین. ئێمە کۆمەڵێک ئینسانە کوردیمان گەرەکە کە لە سەروبەند ئەم حەوادسە هەم ئاگاه بێت و هەم بزانێ خۆی جەمع بکاتەوە تا بتوانێ کارێکی جدی بکە. هەڵپەڕکەکەتان کرد، داخستن و هەڵخستن و خۆشیەکەتان کرد، ئێستا کاتێسی دانیشین و بنوارین بە وەزعیەتێکە کە داهاتووی ئێمە دیارەکە و بە وردی لەسەری بدوێن. من ئەگەر ئەمشەو بتوانم کەسانێکیش کە پرسیاریان بوێت لە دوای دیبەیتەکە ئەتوانن پرسیارەکانیان بنووسن، یا ئەگەر جێگەیان گونجاو بێت و بکرێت ئەتوانن بیان هێنمە ناو دیبەیتەکە. یانێ ئەو مەبەستە تەعقیبەکەم. سەرەتا گەرەکمە وا دەست پێ بکەم، ئێوە خەبەرگەرە زەد و نەقیستان بیست، بە تایبەتی ڕووداوگەرێک کە مەربوط بوو بە ئیاڵاتە متحدەیە ئەمریکا و ئاغای دۆناڵد ترامپ. تویتگەلێک ئاغای دۆناڵد ترامپ لەم سەروبەندەی کرد. 180 ساعەتە دەوڵەتە ئێرانی ئینتەرنەتی قەت کردگە، تەلەفۆنی قەت کردگە و جەهانیش ئیدعا ئەکات کە خەبەری لە ناوخۆی ئێران نییە و نازانێت چه خەبەرە. جارێ سەرەتا هەر ئەمە ئاماژەیە کە بۆ تەمامە ئەوانەی کە لە توولە ئەم مێژوە من ئیشارەم پێ کرد کە قسەگەلێک کە ئەیکەن ڕاست نییە، وەهمێک کە ئەیفرۆشنۆ دروست نییە. با بە مثالێکەوە دەست پێ بکەین. هەر لەو جەوەی کە ئێوە ئەیوێنن بەناو کوڕە شاد دروستیان کردگە تا ئەو جەوەی بەناوە ئەحزاب کوردستانە ئێران دروستیان کردگە، ئێوە لە تەی ڕۆژانە ڕابردوو دیتان دیسانەوە وەکو جاران ئەحزابێک بەناوە ئەحزابە کوردە ئێران و قەوڵە خۆیان کوردستانە تلوعی فراخانیان داوتیان فراخانمان داگە 50 دوکانمان تعتیل کردگە، 50 شارمان تعتیل کردگە، دوکانمان تعتیل کردگە. ئەمە پەیامەکەی چییە؟ ئەمە یانم های ئێمە مەرغوبیەتمان هەست لە ناوە قوڵاویە دڵە ئەم مەردمە هەین، یعنی ئێمە دەسو دەسەڵۆکمان هەست، شانەی نووست و نهێنیمان هەست. بۆیە ئەگەر فوو ئەکەین بە نەفخ ئیسرافیلە دنیا تعتیلەوێ، گشتی گوێڕایەڵە ئێمەس، گشتی سەر بە ئێمەس. تازە لەم حەدیشە تێپەڕین. ئاغای ئەمیرە کەریمی ڕەهبەر پژاک مساحبەیەکی کرد چەند ڕۆژە پێش، کابرای مساحبەکەر ئەیوت وایمە سنوورەکانە ئێران و عێراق لەسەر بەردەکانە قەندیل. جا تۆ تەسەور ئەکەی و خیاڵ ئەکەی کە ئەم قسە ئەکات ڕێک وەکو داڵ و هەڵۆ بەسەر ئاسمانە ئێرانە ئەسوڕێنەوە. دیارە ئەمە لە ناو مشکە ئێمەیەک لە ناو شار دانیشتگین ئێژێ هەر ئەمە بخولقێنێ. ئەی تو چیەکەی بەو کەژووکی و ئەو کلاشینکۆفتە وا لە شان و ژینۆلۆژی و واپێ و چوزانم تەمەدونە دموکراتیکە واپێ و وەختی ئیدعا ئەکەی وایتە سەرە سنوورە ئێران و عێراق، یعنی قاچێکە خەیتە ئەو دیێ و بانەس
قاچێکە خەیتە ئەو دیێ و مەریوانە، قاچێکە خەیتە ئەو دیێ و تو دەسڕەسیت بە هەرچی جێگایە هەس. ئێوە وەختی ئیدعا ئەکەن لە هەر شوێنێک اتفاقێکە کە وێ ناگەهان 2 نەفەر ئەدۆزنەوە بە عەمەلیاتە چریکی خۆ خاتە بەر دووربین، ئەژێ ئەو خەڵکە قارەمانە فڵانە جێگە هات کەسە دەرۆ، یعنم های درۆ بفرۆشنەوە کە ئێوە قوڵاییتان هەس و خەڵکتان هاورگەسە دەرو بە فەراخانە ئێوە خەڵک تێتە دەرۆ، بە بانگەوازە ئێوە خەڵک تێتە دەرۆ. با من شتێکتان وە بیر بێرمەوە، ئەم ئەلجەزیرە تیڤی قەتەرە هیچی نەبوو تاکەی تا ساڵە 2001 من لە بیرم تێ. ئەلجەزیرە تیڤی تەنیا کامێرایەک بوو کە جەنگە ئەفغانستانی تەکە تاڵەبان و ئەمریکا ئەقۆستەوە. تەمامە خەبەرگوزاریگانی دنیا لە BBC، لە ڕۆیتەرز، لە یورۆنیوز گەشتی مەجبور بوو بە ئارمە ئەلجەزیرە خەبەرە ئەفغانستان بڵاوکاتەوە. ئەلجەزیرە بوو بە شەبەکەی خەبەرە جیهانی. لەم سەروبەندەوە ڕزای پەهلەویان فوتێ کردبوو ئەحزاب کوردستانە تلوعی 7 حیزب، 3 کۆمەڵە، حیزب دموکرات، خەبات، پژاک، پارتە ئازادی. وەختی بوو بە دنیا نیشانیان بدایە، چون خۆیان ئەدعاکەن ئێژن کوردستان متشەکلترین بەخشە ئێرانە چون ئەوانی هەست، یعنی حیزب. کاکە گیان ئەمە ئیتر تەرۆرە خەڵکی لە خیابانە نەبوو، کوشتنی نیروەکانە ڕژیم نەبوو. دا بێزەحمەت ئەو شانە و ئەو قوڵائیە کۆمەڵایەتی تە دەرخستایە. کوردە ئێران 15 تا 20 میلیۆنە. من بە زوانە خۆتان قسە ئەکەم ها. وە لە ئەسفەهان و تاران و ڕەشت و مەشهەد و قۆم حزوریان هەست بە میلیۆنها. و ئێوە ئیدعاتان کرد ئەمانە هێزە ئێوەن. دە ئیستە وەختێ ئاغای مستەفای هجری، ئاغای عەبدوڵای موحتەدی ئەچووە ناوە تەلەڤیزیۆنەکان، ئەیوت ئێمەی کوردستان فرە مهمین. ئێرانیەکان لە تارانەوە پێمانیان ئەوت کوردستان چەشم و چراوقە ئیران، یانە چاو چرای ئێران. باشە خۆ لەم سەروبەندە وا دەرکەوت کوردستان کوێرە دار و دەسە ئێرانە. ئیستە مەشایە کوردستان ئێوە بەجێ ئەوەی کە لە ژوورە دیالۆگ دانیشتایانە نەڕەتان بکردایە، دەنگتان بەهاتایتە دەرەوە. تەواو دنیا سەرچاوەی خەبەرەکانە ئێرانی لێوە بگرتایە. بۆ لەبەرەوەی ئێوە هەستەتان بوو، شەبەکەیە مەیدانیتان بوو. ئەم مردمە کەر نەبوو. ئێوە وەختێ دنیا قەتە، ئینتەرنێت قەتە، ئیستە نیشانی ئەدا کۆمەڵە دموکرات، پارتە ئازادی، خەبات وە پەکەکە، یعنی پژاک واقعەن دەستیان هەست لە ناوە ئێرانە. ئەمە کارە سپای پاسداران نەبوو، فەراخانی بۆ ئەدان، دووکانی بۆ داخستن. کاکە ئەمانە ڕۆچووبنە ناوە جامعە و ئۆمقیان هەست و خەڵکیان هەست. کابرا دانیش تەحلیلیە کرد ئەیوت کاورا هەر لە کێوە شاهۆوە کاکە حەمەیمینی ئەهناردە پاوە، کاکە حەمەیمینی هەناردە مەریوان، مەریوان کاکە حەمەیمین و کاکە ڕزای ئەوت کاکە ڕزا ئەچوە لای کاکە عەلاءالدین لە سنە، کاکە عەلاءالدین ئەچوە هەمەدان. کاکە خۆ ئەسرە کەرسواری نییە و هەسب، ئەسرە جادەی شۆسەی گەورەی پان و بەرین و ماشێنی خارجیە بە 200 کیلومتر سرعت لە ساعەتە. تۆ بە فاسڵەیە 24 ساعت لە هەر کوێیە ئێرانە ئەتوانی بە شێوەی سەختی و شەبەکەیە ئینسانی سەرچاوەی خەبەربی، سەرچاوەی خەبەربی کە نەبوویت، کە تۆش وەکو من ماتەڵ بووی ئینترنێت وەسڵ بێت و تەلەفۆن وەسڵ بێت با بزانی ئاخێزە کوردەوارە سەربەخۆ نیروی ئینسانی بوو، بودجەیە مادی نەبوو. وەلی ئێوە بە مەلایەن دۆلارتان هەست، گومرکات ئەگرن، کەسابەت ئەکەن، لە دەوڵەتانە مەنتەقە پوڵ ئەسێنن، 24 ساعتە 7 ڕۆژە هەفتە ئێوە ئیدعاکەن سیاسین. هەر لەم سەروبەندە من زیاتر لە 50 ساعت
بەگرە زیاتریش تحلیل ئەوزاعی وا ئێوە دەمتان بووە تەڵەی تەقیاگم کردگە و بە زوانە فارسیش کردگمە. ئێمە بە شوێنە ئەنوا و ئەقسامە کەرەسە بووین تا بتوانین نیرۆکەمان لە داخڵ و هێزەکەمان لە داخڵ و حرفەیی کەینەوە. دێمە مشتە ئینسانین کە بە هێزە کارە خۆمان خەریکین ژیان ئەوەی نەڕێوە. بوجەکەمان بەشە کارە گەورەی وا ناکات، کەم تێرێت، وەلی ئەقڵمان بوو وە نیروی ئینسانیشمان بوو. چۆن ئێوە نەتان بوو ئاغایان حرفەی گەلە سیاسی، ئەحزابە مەرجەعە کورد، قوڵایی دارانە کوردستان، ڕەهبەرانە ملەت و کورد. کاکە جان کورد ئێژێ لە بوارە قنە ڕەش و چەرمەک دەنەکەوێ ئەمە بوار بوو. بە گیانتان ئێوە قوڵاییتان بوایە من نەمەتوانی وا قسە بکەم. ئێوە بوون بە سەرچاوەی خەبەر و دنیا نەڕێی ئەهات ژوورە دیالۆگە کوردستان ئاخرین خەبەرەکانە تاران. کورە کاکە تاران پێشکەشتان دێگولان چ خەبەرە؟ تاران پێشکەشتان دێگولان کورە پیرانشەر هەڵۆکانە زاگرۆستان وا لە بیرە هەروە ڕاستەرە پیرانشار و ئەسووڕیوە. پیرانشار چ خەوەرە؟ دێ ئەمە چی بوو کاکە ئەوسا ئێوە تەسویرتان بە ئێمە ئەفرۆشت و ئەتانوت کڵاشینکۆڤ وا لە کۆڵمانەوای لەسەر سنوورە کوردستان. ئەوە تۆ لە ئەوروپا جێگە گەرمە، من فرە جێگەم ساردە وەسەر بەرد و ئەخەفم و ڕاسانتانە کرد ئەتانوت ئێمە هێز ئەهەنێرین و نە ئەوەی کە شەڕ بکەین لەبەرەوەی پەیوەندیمان دوێتە کە خەڵکە خۆمانە. پرسیاریان لێتانە کرد ئەرێ کاکە لە ئیقلیمە کوردستان بۆ دانیشکن، بۆ خەریکە مفت ئەخۆن لە ئیقلیمە کوردستانە، بوونە هۆی تۆپبارانکردنە سەر سنوور و ناتوانن جواو بدەنەوە. کابرای و لەبەر خاتریەوەی ئێمە پەیوەندیمان هەستە کە خەڵکە خۆمانە لە سلێمانی دانیشکین. دا توخوا کاکی بەڕێزە پەیوەندیدار لە ناو خۆ و پڕی لە شانەیە نووست و دا دوو خەبەر بە دەرۆ حەڵاڵی کە و پوڵەی خۆی. ئێمە دیمان نەڕزای پەهلەوی قوڵایی هەست، دیمان نەحەفت حیزب بە گەلە کۆمەوە قوڵایی هەست، تەنانەت کەڵەشێرێکیان نییە ئەوەڵە بەیانی بقولێنێ بۆیان. من ڕاستی نایێژم غەدر ئەکەم لە حەقە ئێوە، دەی سابتی بکەن وانێ خۆ دەستانم نەگرتگە ئاغاگیان، خۆ بەرم پێتان نەگرتگە. ئەم گشتە پوڵە مفتە بوو ئەخۆن لەبەرەوەی کورد هیچ کارێ نەکا. وەهم بانە کورد وەکو کارەکە وە شازدە پەهلەوی کردی بە ئێران ئینتەرنەشناڵ و BBC بە هاوکاریە دۆناڵد ترامپ. خۆ ئێوە دیتان ڕووداوگەلە جەنگ ڕووبە ڕووبوونەوە بە قەوڵە کوردی ئەوێت و بوار و قنڕەش و چەرمەک دەرەخان. ئێوە دیتان هیچ کەسێ ساحێوە خۆی نییە گشتە ئەمانە وانە ژێرە دەسە کۆنتڕۆڵە دەوڵەتە ئێرانە بە باڵە جۆرا و جۆرەکانی ئیسلامیوە، سۆفی و سەلەفی و ئیخوانی و بە باڵە جۆرا و جۆرەکانە قەومیەوە. شازادە بازی ئێوە پێتان وایە ئەگەر کوڕە شا پیای وەخیرەتێ وایە ئەیانوە تۆ ڕەهبەرە ئینقلابووە و ئەوە ئینقلاب بوو. کورە کاکە بێنە پێش چاوە خۆتان، تۆ باواڵ شاوی، باوکە شاوی، خۆت شاوی، ئەوەنە بێخیرەتوی 47 ساڵە ماتەڵ بووی ماکیاولی ئێژێت ئێشێ بە مردی یان نامردی لە ئیتالیا دفاع بکرێ. کورە ئێوە کوڕە شا وایەنە، لیاقەتدار وایەنە، شازادەیەکی شەڕشۆڕە سوار وایەنە، وەقەپ دەسەڵاتان نەگرتۆ، وەقەپ لەم 47 ساڵە. منیش
ڕوبەڕووبوونەوەم تۆ کردووە 5 قەرانەش یادێت و زۆرت فرە بوو تارانە گرت بوو. ئیتر ئەیکەی بە حکوومەتە ئیستبدادی، ئەیکەی بە حکوومەتە دیکتاتۆری، مەیلە خۆتە زۆرە خۆتە. تۆ توانی کتە تاران بگری، تۆ تارانە پێی ناگیرێ بۆیە فوتەیەکەن. تۆ نە پیاگی، نە دەسەڵاتە هەز، نە عەقڵە هەز، نە ئەوەنە محتەوا و قوڵاییت هەز. دێخۆ من دژایەتیت ناکەم، من ناژەم قینم تێی لە شا، من ناژەم تۆ ئیستەم تارانە هەنە منە، تۆ حەقە نییە بێ چون تۆ دموکرات نییە. منەم قسانە تورێک نایەنێ بەلامۆ. کاکە تۆ کوڕشایی بابە فرە زرنگ و خۆتیش فرە وەقیرەتی دیمڕۆ تارانگرە خۆبەریان پێت نەگرکە. دەستوە دوعابوون و خۆگرتنە قەید بنیامین نێتانیاهو و خۆ هەڵوەسینە قەید دۆناڵد ترامپ کار مهمێکە، فرە مهمە. واغی محتدی نامەی نووساو بۆ دۆناڵد ترامپ بێزەحمەت بێن بەن لە ئێران. ئای محتدی تۆ چۆن نەتوانی قسەی وا بکەی سوحاگەرەتە لە ئێرانە سیاسەت بکەی؟ یعنی پێت وایە قەبلەم پێیان ئەوتی تەجزیە تەڵاب؟ ئمڕۆ لە تارانەوە ئەو جمهوری ئیسلامی دۆناڵد ترامپ خستی یەخیان وە تۆ نەیەگرت کە تۆ خائنی، کە تۆ دوژمنە بان کردووە ئێران بۆمباران کە. تۆ چۆن بیرە دەسەڵاتە لێو دوات نایەکردو؟ چۆن گەرەک تۆ کوردستانە ئێرانی تو ئێرانێکی تردا ئەڕژێنیت و سوارە بەروێرانیە ئێران تەوسط ئیالەتە متحدەی ئەمریکا گرێکتە بڕۆی لە ئێرانە حکوومەتکەی. ئەمە چۆن ئەقڵە سیاسیە کە ئێوە دەسی بۆ ئەوەن؟ بزانە ناوەی کە من لەگرا نەقشە کوڕە پێغەمبەر بازی کەم ها، نەوەی کە من بێژم ئۆلا ئۆ کومەکە کەسمان نەگەرەکە دەی ئەیکا ئەشێ کاورای لەو پاوە خاڵۆیەکی بوو فرە چنووک و خاڵۆکەی مرد. هاتوو لە پرسەکەیە بە شان و شەوکەتە خاڵۆکەی بێژێ و توی خاڵۆی هێلکە و ڕۆن خۆرە مڕۆ کێکی کیش لەبەری خۆی وتی و دەیجا بوو بیخوا. هێلکە و ڕۆن سەرەتایی تەرین خۆراک وا سەگ نایخوا. ئەمە بە ئیفتخارە وتی و هێلکە و ڕۆ نەخوا. یەکێکی تر وتی درۆکە هێلکە و ڕۆنیش ناخوا نەیخواردگە. یعنی ئیسرائیل گەرەکی جمهوری ئیسلامی لەبین بووە دوژمنە ئیسرائیلە من قبول، دوژمنە ئێرانە من قبول یەکەم. پرسیار شەوە ئەووەڵە عەمەلیات وعدەی سادق ئیسرائیل ئێلامی کرد 3 ملیارد دلار هەزینەی کردە بۆ دفاع هەوایی هەر سەواریخەکانی گومبەدە ئاسنین و چوزانم دالاسیقە داوود و من قوتان پێدەم ئیسرائیل 1 ملیارد دلار بێرێ هەر وەکو جمهوری ئیسلامی چۆن هێزی پرۆکسی دروست کردگە. کەس منع جمهوری ئیسلامیەکە هێزە پرۆکسی دروست کردگە؟ حزبوڵای لوبنان و فاتمیون و نازانم هەشت و شعبی و پەکەکە و کەس خۆ منعی ناکە. ئێکە دە ئیسرائیلیش بێ هێزە پرۆکسی دروستکە، بێت هێزە لیبرتی خاوەرنیانە دروستکە، ئێوەش بکاتە سەربازی، ئێوەش شوو بکەن و قوتووەکە بێژن ئەمە هێزە لیبرتیە ئێرانە، چەک و ئەسلحەتان بێ 1 ملیارد دلار پوڵتان پێبا، ئێوە بە 1 مانگ ئێران هەڵەتەکێنن. هەر کوردە قەومیتنیکی دە ئیسرائیل بۆم کارە ناکە. یەهودی پوڵیان نییە 1 ملیارد دلار فرەفرەس بۆیان دێکا کە تۆ ئەتوانی پاروی وابی خۆی بۆ بە دەوری سەر تۆی سوڕێنی تۆی خۆی. خۆ کەسیش منع ناکە بێژێت دەستێ وەردان ئەەکەی لە ئوموراتە داخڵیە ئێران. ژی کاکە ئەو پرۆکسی شیعی هەست، منیش پرۆکسی لیبرتیم دروست کردگە. ئەم خەڵکان حەقی ئازاد بوێ. ئیسرائیل بۆ کارە ناکە چون ئیسرائیل دۆستە ئێرانە، ئێران دۆستە ئیسرائیلە، ئێران دەوڵەتی یەهودیە بۆیە و کارە ناکە. وەگەنە کارێکی نییە خۆ ئێران بخەی. ئەمە چییە؟ بووە حکایەتە کاوراوە، کاورای ترسەزاور بوو، کوڕێکی بوو لە ترسا ناوینیا ڕۆسەم، خۆشی زاتی نەو بانیکە.
من لم تريبونو إعلامكم من دروكم دولة إيران دولة يهود نية يالات متحدة أمريكا تو دجمن إيراني إيران بچ خوت نية إيران قلمرو بازارية تو بريطانيا نية ويهود نية أماني وانا سركارا نوكري إيوانيان أوكي من حاضر بناو بيمانة حيدري أم حزبانا أماني وإستخو متمحيج وزنيكيان نية 1 مليار دولار بيرن هل لو هريم كردستان حكومة هريمش مخالفت ناكازاني بو لبريتو هزي هواي تس هزي هواي كت برقري هل لو حكومة هريم كردستان تا إما بهلامار بين كرماشان و 24 ساعات بقرين تا لشارة مشكيكي كرماشان و مشك آراستي بنككان سفاي بهزاران لتواو إيران بكي دادي أي تراسنا كان أي بو أم قشتو وحمتانا بخلق إيه مفروشت أم الزرمتان بو أكرد لبروي دولة إيراني توش قيرانة إيوي يارمتية كان لقيرانة كدرجي توشي شرينا وخو نوي قسكان من دروس لاو درهادنا ومن دروس خويند موا دولة إيران والا بوشاي دي صلاة جمهوري إسلامي روخياغا ديار لروي بروكراسيو موجودة بلام لروي محتوى ناوروكو جمهوري إسلامي روخياغا موجود نية شي عبازي وكلب حسين بون وحلو خستنو قسي تنفر برنجيز كردن بج خلان نايري جيجي نماغا تواو خب استا ايما بو اما درك ناكين بمانت بابيونيوا وتم اجي لبواراق نرشو تشرمك دركوي اجن انقلاب شورش رابرين 100 سال استتيجيشتو يخلق اوات برو دروزن دمامك يان لا ادري دمامك امريكاي دروزن لا ادريا ادعاءكن 3000 نفر تا 12000 نفري إيران كشتگه 12000 نفر كشتگيسي إيران ادعاءك اجي أمانة إسرائيلي وأمريكاي بون كسي جيشني سؤالك بيجي إيران شرد وانزر روجد ولا بيتا اللي 1 ساعة 40 نفر سران إيران رئيس كل ستاد نيروهاي مسلح فرماندي كل هواء وفضاء فرماندي كل سفاه وپازداران فرماندي قرارگاه خاتم الأنبياء از دم تمام سرداران قوري السپاهت ونيروهاي مسلح ل1 ساعة كجيا بعد حلقة ريايتو وتد والله صد كوماندو إسرائيلي مان تياوغا إسرائيل 20 سالة كار مان تياكا دسي تي مان كرغا قرول ماني كرغا بروهين لإسرائيلي كسيش دار نقرت يعني لسرانا كشوري ولشكري 3000 نفرتان نقرت لنيروهاي أمنيتي 3000 نفرتان نقرت كشيلم سروبنده إيجي أمانا نيروي موساد و كوماندوي موساد بون لناو خلقا آفرین قارمان چون تو قارمانویی باورکی ایران لشو اول جنگ 12 روزه شرواری لپات کند قنی روتو کردی تو سوار ملبو وقو قحبه خودو شاردوه او برا رو اسرائیل فرخطر راکه كرة سردار شادماني نفر دومي كداد نيابو لجيجي اوي تروا كشتيان سردار رشيد كنيشككي ايود بتعقيبو غريز يعني كومالي كوماندوي اسرائيلي بماشين لخيابانا كان تاران ياجانا شويني بيقرن امش درچو ناقهن فانوس خان دراول كان قول حيف باو فانوس خليبي وقت ايو الامان لخيابانا كان تارانا كوماندوي اسرائيلي وفانوس خليانا دا لا فرماندي قرارگاه خاتم الانبياء اما تو اتوت إيران انترناشنال أيود بيت الرهبري أيود سلاو سيماي جمهوري إسلامي أيود أيوة أتانود 100 كوماندو إسرائيلي شروالي لباتان كندقة استوچون أو كوماندوان إسرائيل دو كشت
بە 4 ڕۆژ چۆن هەنگەڵیان نەدڕیت چۆن 2000 تریان لە ئێوە نەکوشت وا لە بیرتانە ئەتانوت پیکاپ هاتگە و درۆنی خسکەسە سەری درۆنی ئیسرائیلی و بە درۆن لیانی داگە درۆن نەماگەیسە لە ئێرانە پیکاپچی دەست ناکەوێ دەیسە چۆن جمهوری ئیسلامی تۆ ئەوە قارەمان بووگی مەئمورە موسات ئەکوژی لە ناوە تەزاوڕاتە کورم مەئمورە موسات شەواڵی لە پای خۆت کەن خۆت وتە یەک شەو گەورەترین فەرماندەهانی تۆی کوشت ئیسە چۆن دیسانەوە دەسین هاوردۆخکونتە 6 مانگە دۆڕیاگی 6 مانگە حیزەی قنتە 6 مانگە حیات پێوە نەماگە تو ئەم 6 مانگە چون خۆت کۆ کردو ئەم تۆڕە گەورەی موسات و قودرەتە موساتە لە بین برد دێ ڕۆژە ئەوەڵ درۆت کرد بيت علي خامنئي تك إسرائيل و أمريكا هماهنگ بو هاتبون إيران نجات بن بويا يك هواپەیمای إسرائيلي نهات سر آسمانگە إيران درو أكن دا فيلم نشان بن لهواپەیماهای إسرائيلي هات كسنا و خاك إيران براسر عراق و براسر ئازەربایجان و تەقەیانەکن لە ئێران بۆ لەبەرەوەی کابرای پازدار و کابرای ئەرتشی لە پەدافەندە هەواییان نەی ئەزانی کە خامنەئی لەگەڵ ئەمانە ڕەفیقە بەچ ئەمانە ئەمە نەمایشە تا بتوانن لە یەکتری بکوژن ئادەی دوو دیوارە سەوتی هەواپەیماکانە ئیسرائیل نیشان بدەن بەڕاسەرە تاران و ئادەی عەکس دوو موشک نیشان بدەن کە لە هەواپەیماکانە ئیسرائیلی وە تەقیا دادی بیوێنین لە ئاسمان و بۆمبێکی گەورە خەریکە تێتە خوارۆ چۆنە ئێوە کامێراواوە دەستان و هەرچی شتە ئەیگرن بەڵام 12 ڕۆژ سەرماقولاتە دنیای پێتاندا دیار نەبوو هەواپەیماکان ئێمە شەوێکیانە دیمان بەڕاسەر کاراکاسۆ هەواپەیماکانە ئەمریکاییمان دی هەلیکۆپتەرەکانە ئەمریکاییمان دی باوەڕەکەی ئێوە هەچێکتان دیار نەبوو تازە یاوڵاتە متحدەی ئەمریکا لە ئیسرائیل زۆر گەورەترە فرە بە قودرەتترە فرە تەکنۆلۆژی هەست 16,000 هێزە مارێنزیشی بردووە کەنارەکانە کاراکاس کەچی شەوە عملیات وا 150 هەواپەیمای ئەمریکای تیا بوو خۆیان ئیدعاکەن فقط مادۆرە و ژنەکەیان دزی کەسی تریان پێ نەکوژیە ڕژیمی ڤێنێزوێلایان پێ نەخریا چۆن لە ساعەتێکە ئەو گشتە سەران و دانشمەندە ئێرانە کوژیان لە 1 ساعەتە بۆ یارمەتی جمهوریتە ئیسلامیتاندا نەتان هێش لە ناو خواب کەونە گیانی یەکتری گشتان ئادرستاندا وتان ئیسرائیل قارەمانە دکتۆرینە من ئەمە سەردەوڵەتە ئێرانی خەریکە دەمامەک ئەگۆڕێ ئەدا لەوانەی ناو خۆی بە یارمەتی ئەمریکا و ئیسرائیل و ئەمریکا تێنە یارمەتی تا نەوێتە شەڕ ناو خۆی ئێوە وتان جمهوری ئیسلامی دوژمنە ئەمریکاس ئەمریکا دوژمنە جمهوری ئیسلامیە ئیسرائیل دوژمنە جمهوری ئیسلامیە دە ئیسرائیل سە چۆن تەحملەکە جمهوری ئیسلامی ئێژێت ئەی جنسیەکانیم کوشتگە ئەی چۆن ئەو قسانەوە ئەرتش ئیسرائیلی هاورد و فشیە کردە خۆی وە فارسی و ئەها خاسمان پێتان کرد و موش عەلی ئیسە بۆ ئەو قسانە ناکە بۆ نایکە وەڵا کوڕەشایش تڕۆ بوو فعالین جامعی مەدەنیش لە ئێرانە گشتی تڕۆ بوو ملەتە ئێران قارەمان و دموکراتیکە گشتی تڕۆ بوو ژنبازی و فۆمۆنیزم تەواو بوو ناگەهان توودەیە ئێران هاواری کرد جاوید شا ئەی دۆشاو خەڵکە قارەمانە باسەوات ئەی توودەیە وشیارە ئێران ئیسە جاوید شا ئیسە کاکە ئۆپۆزیسیۆنە بێ محتەوا بێ شەبەکەیە ئینسانی بێ عومق کێ تێریتی خیابان برسیەتی من سابت یەکەم برسیەتی هیچکە نەهێرتە خیابان با مثالێک بەم لە ژیانە خۆتان ئێوە بێنە پێش چاوە خۆتان مناڵە فەقیرێک تەکە مناڵە بووگەیەک دەستدارێک بنەماڵەدارێک گەورە ماڵێ فەرقی ئەم دوو مناڵە چییە بێن بە پێش چاوە خۆتان لەناو بنەماڵەی فەقیرە لەگەڵ منداڵ قسە ناکەن
بۆیە منداڵ وشەی کەمەزانێ قسە ناتوانێ بکە، مێشکی چیرۆکی نییە، داستان نافامێ، هەرچیەکی بۆژی تێناگا. لە گەورە ماڵە لەگەڵ مناڵە قسەکەن، شەخسیەتی بۆ داهێنین. مناڵە 4 ساڵە 5 ساڵە بە ئەحترام و لەگەڵی هەڵسو کەوتەکەن، بە ڕستەی درێژ و لەگەڵ یا قسەکەن، وشەگە لە قورسی پێ لەگەڵا باسەکەن فێرەوێ، بە زمانە چیرۆک و داستان و شعر بۆی ئەدوێن. ئەڕواتە ناوە خەڵک لەبەرەوەی بنەماڵەکی گەورەس خەڵک وەکو شەخسیەت سەیریەکە. مناڵە بنەماڵەی فەقیر ڕفتاری دۆستانەی تەکا ناکەن، بە ئۆتۆریتە و دەسەڵاتێکیا قسەکەن، دانیشە جوانە مەرگ، دانیشە عەمرە نەمێنێ، مەجوڵە کەسافەت. مناڵ سەرکوتەکرێ، مناڵ لە گەورە ئەترسێ، فێر ئەوێ دەسەمۆ بووێ فەرمان بووە. مناڵە بنەماڵەیە گەورە ماڵ قسەی بۆکەن، ژن ڕۆڵگیان ئەمە پێژن ئاگر، ئەم ئاگرە ئەگەر نزیکی بووی تۆ ئەسووتێنێ، بتسووتێنێ ئێش و ئازارێکی فرەی هەس، ئاسیبت لێدات، تووشە کێشت ئەکات، تۆزیعی بۆدەن. مناڵە بنەماڵەی گەورە ماڵ فێرە دیبەیت و تەرحە ئارگیۆمنتەوێ. مناڵە فەقیر فێرە فەرمانبردن ئەوێ، دانیشە مەجوڵە گەورەز بچەمێرۆ، دەست بگرە بە کڵاوەکەی خۆتا با نەیوە، قسەیت مەف نەکەی، فۆڵت تا فۆڵت خۆت وەزلەس. مناڵەکە دەمکوتەکرێ، مناڵەکە فێرەوێ کە گەورە بوو بەس فەرمان بووە، کارمەند دەستەمەوە ئەڕواتە ناوە ئیدارە ڕئیسەکەی ئەخڕێوملیە، دانیشە خوێڕی کارەکانە نەکرد. وەلێ مناڵە گەورە ماڵ دەسەڵات ناتوانێت لێ بخڕێ، دەسەڵات قسەی لەگەڵاکە، پۆلیس ناتوانێت تێ هەڵدا، تەبعاتی هەز پۆلیس تووشەکات. مناڵە بنەماڵەی فەقیر برسێتی و فەقیری هەچ کەسێ نایرێتە ناوە خیابان بیکات و قارەمان. فەرمان ئەوە بۆ لەبەرەوەی چی ئینسانەکاتە کۆیلە، ئینسان وەختێک ڕۆحی نەمێنێ، یعنی معنەویاتی نەمێنێ. معنەویات بۆ معنا نییە بڕۆی نوێشکەی، معنەویات بۆ معنا خۆت بە ئینسانە گەورەیەک بزانی، پێت وابێ ڕساڵەتێکت لەم دنیا هەست، پێت وابێ لە ئەدەبیاتە، لە شێعرە، لە سیاسەتە، لە عیلما تۆ پلەگەلێکی گەورە ماگە بڕۆی، وەختی ئەمانتە بۆ نەمێنێتەوە. سرف ئەوی تۆ لەشە خاڵی کە بووی تۆ لەشە خاڵی بە هەموو دەستێک تۆ ئەلکەی بە ژیان ئەگری، هەروتە بۆ ماگەسەوە. بۆیە هەر کەسافەتێ تەحملەکەی، هەر کەسافەتێ تەحملەکەی. مثال مێژوو وا ئێژێ بە تۆ، وا ئێژێ بە تۆ. ئەوسا قەیم کە بنەماڵەی وڵاتەکان یا شارەکان ژن سالاری بوو، کوڕ گەنج فرە ئەبوو و نەیانگەرەک بوون، فرایانەدانە دەرەوە لە جەمع خۆیانە. کوڕ گەنج پەنج و دەدە لەگەڵ یەکتریا تێکەڵ ئەبوون لە دەرەوەی کەمیونیتەکەی خۆیانە. ئەڕوونە سۆراغە لادێ ژنێ بدزن بۆ خۆیان، ژنیان گەرەک بوو. ژنێک شوویەکی بوو، 3 مناڵی بوو، پەلامارە ماڵەکانەدا شۆکانە کوشت، 3 مناڵەکانە کوشت. تۆ بێژە 6 نەفەر 10 نەفەر. ئێستا ژنە چییە کرد پێتان وایە؟ تۆڵەیە سندۆ تووشی خەمۆکی دەرونی و داڕوخانە دەریونیەوە و مناڵەکانیان کوشت و شوەکەیان کوشت و یا عاشقی یەکێکیانە بوو. ژنە واقعیەت خۆی لە دەستدا بوو، تووشە تڕۆما بوو. ژنە عاشقە یەکێکیانەوە، حەجێکی بۆ نەماوە، فقط لەشی بۆ ماوە. بۆیە ئەوەی ئەی پاراست وە تەجاوزیشی پێکردوو، وەکو خوا ئەی پەرستی. ژنەکانە یزیدیتان لەبیرە؟ ئەسرە متاخر لەبیرتانە؟
داعش هات پەلاماریانی دا شویانی کوشت باوکیانی کوشت مناڵیانی کوشت بردنی یەکێکیان یەک داعشیان نەکوشت گشتیان عاشق داعشەکان بوون لەگەڵ یانەمان و مێژوو وایژێ سایکیە ئینسان وایژێ مناڵە بێ هەمە چیز کریاک ئەوێ تۆ لەشە خاڵی ئەوێ تۆ دەم مەعیدە ناوگەڵ هەرچیەکی پێ بکەی ئەو دەسی لێ هەڵناگرێ برسێتی کەس نایەرێتە خیابان فەقیر بوون کوڕ فەقیر بوون ناتکاتە قارەمان تاریخ وا نایژێت ڕەوانشناسی وا نایژێت جامعەشناسی و ئەنترۆپۆلۆژی وا نایژێت سندرۆمە ستۆکۆڵم ئافرین کاکە ئەتوانی پێ بێژی سندرۆمە ستۆکۆڵم ئەی ئەم گشتە فشە و خۆ بەزلزانین و ئینقلابەکەین و خیامەکەین لەسەر چیە کاکە گیان ئەم خەڵکە تێرنیە خیابان ئەی هێرنە خیابان بە دەعوەتە کەس نایێتە خیابان ئەم خەڵکە باوەڕی وەحی چی نییە و دەعوەتە کەس نایێتە خیابان ئەم خەڵکە بەهێزە مادی بە شەبەکەیە ئینسانی بە فەرمان تێتە خیابان تێرنیە خیابان ئەمەش شەڕە دەسەڵاتە ناوخۆییە عەلیە خامنەئی لەگەڵ باڵەکانە جۆرا و جۆر بوو ئەمریکا دۆناڵد ترامپ و ئیسرائیل هاتنە یارمەتی نەوێتن شەڕ ناوخۆی بەڵام زەربەی خراوێکیان لە عەلی خامنەیدا زەربەی خراوێکیان لە عەلی خامنەیدا بەری بەورەکەش بۆ ئێمە پاکۆ بووە هەرچی شم و پاقازە و لەبین چوو ئۆپۆزیسیۆنە ئێرانی گفتمانە چەپ ئۆپۆزیسیۆنە کوردباس کولەن گشتی لەبین چوو ئیستا ئێمە ماین و مستەقیمەن جمهوری ئیسلامی ڕۆخیات ئێمە ماین و داهاتوویە کە جمهوری ئیسلامی بەم زوویانە ئێشێ ڕەوایەتە خۆی بگۆڕێ لە پشتی چی گۆڕێ رووسیە پادەرمیانی کرد کەوتێ نێوانە ئێران و ئیسرائیل وڵاتانە عەرەبی دەسوەدامەنە ئەمریکا بوون تاتەکە ئێران ڕێکەوێ ئەمریکاش ئێژێەوە ئێران کۆمەڵی ئیسلاحاتیشێ لە خۆتا بکەیت و دەستبێری تۆ خۆتا و ڕەوابەت عادی بێت و دێ ئەو جارە چۆن حکوومەتەکەن لە ئێران ئەمریکا بیدێمتە کردووە دێ ئەمەنە حکوومەتە ناسیۆنالیستی ئاریاییە نەشیعەیە سەفەویە کەلب حوسینە چییە حکوومەتە قانونە لە دڵە کامە جنایەتە جنایەتە متەئەخر کە ئیدعاکەن 16,000 نەفەری لە خیابانە کوشتگە ئەمە لە تارانە ئەتوانێت بمێنێتەوە چون ئێمە مەجبورین قبوڵی کەین گوڵێەوە گۆشەی جەماڵە جدەن ئێمە قبوڵ یەکەین عەزیزگیان تۆ بۆ دەسەڵاتداری محتەوات گەرەکە بزانە حکوومەتە هەرێمە کوردستانە ئێمە دوو حیزبی سەرەکی هەست کۆمەڵی حیزبی تر حیزبی شووعی و حیزبی سوسیالیست و ئەمانە گشتیان یەک قساکەن قسەکە ئەمەسە ئێمە هێزە ڕزگاری خوازە کورد بووگین شۆڕشمان کرد شۆڕش گەیە ڕاپەڕین ئێستا دەسەڵاتە کوردیماندانیاگە یەکەتی پارتی سوسیالیست ئەمانە ناتوانن محتەوایان نەوێت ناتوانن کورد نەون شۆڕش کوردیان نەکردوێ ناتوان حکوومەتکەن بەسەر عێراق بەسەر کوردستانەوە محتەوایان گەرەکە ناوەڕۆکیان گەرەکە دەیتو دەوڵەتە ئێرانی نە ئاریاییە شکستی خوارگە نە شیعی ئەسنا عەشەریە شکستی خوارگە تەک ڕەوایەتی نەماگە گەرەکتە بەناوە دەوڵەتە قانون مشتی جینایەتکارە حیزە ئێرانی بەسەر دەسەڵات و بێڵی تۆ ئەکرێ چون ئێمە مەجبورین زۆرمان پێی ناشکێ چون ئێمە چاوەڕوانە ئەمریکا بووین من ئەم دیبەیتە بە وردی لەگەڵ ئێوە ئەکەم یاران ئاخێزە کوردەوارە سەربەخۆ خەڵکە کوردەوار خەڵکە سلێمانی خەڵکە ڕانیە خەڵکە پشدەر خەڵکە هەولێر سیاسیون کەسایەتیە گەورەکان گۆمەکە قوڵ و گەبازیەکە خۆشە تاران بە کەسایەتی ژیر بە سیاست بە تێگەیشتووی لە دنیای ئەمڕۆ بە ئازادکردن پۆتەنسیێڵە خەڵکی لەم ڕووداوە یەک لە دوای یەکانە وەکو بوتەکانی ئیبراهیم چهرەی ئەمانە ئەشکێت تاران هەن ئێمەس و هەن ئێمەس
ئەوەی بە محکەمی لەم ساحەوێسیا خێزە کوردەوارە سەربەخۆ بوو چون ئەزانێ بازیەکە چۆنەچێتە بەرەوە، چون ئەزانێ کێشەی دەوڵەتە ئێرانی چییە. کاکە گیان تۆ واردە هەر بازیەک ئەوی ئەها من وتم بۆ ئەم کوردە لە زوانە ئاخێز تێناگا کورد بەگشتی کوردی وە قەومی کریاک بەگشتی وەسە مناڵە فەقیر، ئەم حیزبانە کردیانە مناڵە فەقیر. بۆیە کوردی قەومی زوانی نییە، خەزێنەی وشەی نییە، محتەوا و ناوەڕۆکی سیاسی نییە، چیرۆکە کوردبوونی نییە. ئاخێزەوانەی کرد من زوانێکی ڕەنگینم بە ئێوەدا، من جەهانێکی کوردیم دەراورد، من لەگەڵ ئێوە قسە ئەەکەم، خۆم نەشارگەس و من ڕاهبەرم و سڵاوتان ناکەم و مغەکەم لە دوور و داتخوا ئێوە بە دانیشە و جاشی حیزب کوردی بە ئێوە چی کرد؟ کردنیە جاش و خاس تۆزیحیشی نەیەدا وەکو باوکو دایکە فەقیری و مناڵەکەی جوانە بەر دانیشە تۆزیح نادا، مناڵەکە فێرە دیبیت نابێ لە هەرکە قینیان هاتووە جاشە. کاکە چۆن جاشە؟ جاش چ شکلیە؟ چه شرایطێک کەسێک دەکات و جاش دادانیشە دیبیت کە نەنە تو جاشی ئەو کڵەشنکۆفەکەم لێ دەدەم، من خۆم باشم. کاکە تۆ ئەگەر پێناسی جاشکی گشتیوێت و جاش، تۆ پێناسی جاشکی قاسم لۆوێت و جاش، قازی محەممەدەوێت و جاش، مەلا مستەفای بارزانانی ئەوێت و جاش، جەلال تاڵەبانی ئەوێت و جاش، تۆ پێناسی بوویە پێناسی جاش ناکەی نایکەی. خەڵکە کورد وە کوردەوە قەومی کریاک وەکو مناڵە فەقیری پێهات لە بەشە کوردیە، زوانی نییە، وشەی نییە، ناوەڕۆکی نییە، دیبیت و ئارگیومنت نازانێت، لە دنیا ئەترسێت، لە دنیایش فەرمان ئەوە دەستەمۆز کۆیلەز متمانەیشی بەخۆی نییە. وەلێ من ئەمە گۆڕی کاکە من ئەم دیبیتە وتم جوابە خەڵکی ئەدەم و نێلی زادە پێم ئەڵێن جاش دێ ئەوەنە بێژە جاش هەتا گیانە دەردێ، ئەوەنە بێژە جاش هەتا ئەژدادە تێتە بەرچاوت. هەنوو حاڵی نەوگیتەکە کیا تەرەفی بزانە کاورای کەوەلاڵە بەچکە فەقیر تۆ فێریان کردی بەنەمە لەسەرە ئیستە زانیت بۆ جنێنتان پێدەم لە لایڤەکانە ئێوە نییە بەچکە فەقیرن لەگەڵ تانا قسە بکەن هارەون لە خۆتان دەرەچن. تۆ فێری پێ بژن گەماڵ باوە گومەخۆ، فێری باوکت وا قسەی تەکتا کردگە، دایکت وا قسەی تەکتا کردگە، حیزبەکەت وا قسەی تەکتا کردگە. تۆ ئیستە یەک ڕستە ناتوانانی لەبارەی حیزبەکەتا قسە بکەی، محتەوای حیزبەکەت بێژی. کورە کاورای کاول ئێوە بەناوە حیزبە کوردی ئەگەر لێنین فریاتان نەکەوتایە هیچ محتەوایەکتان نەبوو. حتا ساڵە 92 گشتان لەسەرە حق تعینە چارەنووسە لێنین وێسیا بوون بۆ یەتان و خودمختاری بۆ کوردستان، دموکراسی بۆ عێراق، بۆ ئێران، بۆ تورکیە. ساڵە 91 شەورەوی نەما کوردستانە عێراق هاتە بەرەوە و هەرێمە کوردستان هاتە بەرەوە گشتان فێرە فدراڵی بوون بە تەقلیدە لە سیستەمە ئامریکا. ئێوە ناوەڕۆکتان نییە، زوانە قسەکردنتان نییە، ئەدەبیاتتان نییە، وشەتان نییە، وەنە حەیوان جەش و تەئسیرە عەجیبێک بوو باوکی گیان موچرکەتێوە گیانما کوشتمی هەرکوو مردم جەش وی لەسەر ئابڕۆم فرە تەئسیری دانیا. ئێوە فرە ئابڕوودار و شەرافەتدارن داتخوا تۆزێ دەرمۆردە ئابڕۆ قسە بکە. گیانە خۆتان دادێ دیبێتێکەن و بزان مەزان ئابڕوو چییە. ببەخشە دێ کاکە گیان من ئەگەر اشتباه خوێندمەوە کامنتەکان خاص ناوێنم. من ئەمڕۆ وتم جواوتان ئەدەمەوە پرسیارکەن جواوتان بدەمەوە. من ئیمڕۆ مەسئولیەتم هەز، من وعدەم داگە تاران هەنە ئێوەز و جڵەوە ئەم شۆڕەشە ئەگرم. دەی هەر بەرە من پاکم کردو نەمان ئەمەی تۆ لە ئێرانە ئەیوێنی من نەمهێشت و عەلی خامنەئی لەگەڵ کانونگەلە دەسەڵاتە بووە شەڕی ئێستش ئینترنێت ناکاتۆ. پێت وایە خەڵک لە خیابانە کۆکاتۆ؟ شەڕە لە بینی خۆیانە شەڕە لە ژێرە ناوە کۆکردنەوەی ئیقتشاشگەران
ئیستە ئەو هەستەگەلە ئەدەن لە یەکتری با بزانی شیڕقن عەلیە خامنەیشیان بڕیداها دەسە خاسیان لە بەچەکانە عەلیە خامنەی وەشانگە یعنی کەوتک لە گیانی یەکتری خەڵکیشیان بۆ تەکمیلە نەمایشەکە هاوردە ناوە بازیەکە ئەمە بەردەوام ئەوێ تاران هەنە ئێمەس با بزانن تاران هەنە کوردە ئەگرا سەرزەمینە کوردانە ئەگرا تەمەدونە کوردانە عەزیز من دژایەتیم لەگەڵ کەسێکان نییە بە حوب و بوغستە کە کەسێکا قسە ناکەم یەک نەفەر کوردەوە قەومی کریاگەم پێزیاڵ نییە دەی من خۆ تەحلیلم کرد لەبەرەوەی ناهومێدی بەناو کوردا زاڵ نەبێ من ئەمزانی لە ڕووبەری گشتی و لە بەشە کوردایەتیوە کورد وەکو مناڵە فەقیریان پێکردە دەستەمۆ متمانە بەخۆ نەووک ترسە زاور لەم دنیا و فەرمان قبوڵکەریان لێ دروست کردگە ئەمە گۆڕیا ئەمە بەهاتنە ئێمە گۆڕیا و ئێشی گۆڕین خۆ بابێنە سەر ئەمە وردە وردە ئێوە دیتان لە خیاڵستانە خەڵکیە داستانە ئامریکا و داستانە ئیسرائیل و ئەمانە تاو ئۆپۆزیسیۆنە ئێرانی خەڵکە ئێران مەشیایە لە خۆیان بیان پرسیایە ئەمانەی کە ئیدعاکەن ڕەحبەرمان نەگەرەکە لە پڕێک و چۆن ڕزا پەهلەوی بۆ ڕەحبەریان ئەمانەی کە ئێژن ئێمە ڕابەرمان نەگەرەکە زۆر شیکین بۆچی ئەڕۆنە سوراغ ڕابەرەکانە دنیا ئەڕۆنە سوراغ ڕێیس جومهور و نەخست وەزیر و پارلەمانە ئوروپا کاکە بۆ ڕووناکەی لە خەڵکە ئوروپا بۆ ڕووناکەی لە خەڵکە ئامریکا بۆ ڕووناکەیتە خەڵکە خاوەرمیانە تەواو دنیا تفەکە لە ئێرانی پەرچەم ئیسرائیل دەگرێت و دەسۆ کاکە چەپەکان پیسن متعسفانە خۆشبەختانە ئەفکار و عمومیە دنیاوا لە دەسە چەپەکانە بۆ چەپەکان بۆ ئانارشیستەکانە دنیا لە ئێوە تەرەفداری ناکەن بۆ پیرەژن بۆ کەنیشکێکی 16 ساڵەی ئەڵمانی ئینگلیسی فەڕەنسەوی بۆ تۆ نایەتە خیابان وەکو فلستینیەکان چەفیە لە ملکاو بەرد بخوا دەست بووە شێنیت کاکە دعای دروزنانە ژنجیان ئازادی تیرین و ئێوە بۆ دائیمەن وانە شوێنە سلیبریتیەکانە کێن ئەم پارە ئەداوەم سلیبریتیانە ئێوە فکرکەن زۆرتان فرەفرەز عەزیز ئێژێ دەحفەیە دۆڕیام دەینەموەم لە خوا دەحفەکانەتر دەیتانوەم لە کێ دەیتانوەم لە کێ ئەزانی بۆ ئەفکارە عمومیە دنیا نایەتە پشتتان لەبەرەوەی ئەفکارە عمومیە دنیا لە ئەمریکا خۆشی نایە لە ئیمپریالیزم خۆشی نایە لە کارگەلێک یەک لە دوای یەک ئەمانە تحت ناو ئیستعمار کردیانە خۆشیان نایە ئەمریکای لاتین خۆشی نایە ئوروپایی لە ئەمریکا خۆشی نایە ئوروپایی قینی تێ لە ئەمریکای جەنگ جیهانی دووەم ئوروپایی قینی تێ لە ئەمریکایەک ئێستەش پادگانی لە ئەڵمانە هەست ئوروپایی قینی تێ لە ئەمریکایەک وا شەڕ ئوکراینی بۆیان دروست کرد وا ئیستە داوای گرینلەندەکە وا بە تاک و تەنیا لە بەرامبەر ڕووسیە بەجێی هێشتگەن پێشیان وایە ڕژیمە ئێران زدە ئەمریکایە وەکو ئێوە چون ئەقڵتان نەبوو لە ڕۆژە ئەوڵ پێیان بێژن کاکە ڕژیمە ئێران زدە ئیمپریالیزم نییە ڕژیمە ئێران ئیدئۆلۆژیک نییە ڕژیمە ئێران ئیسلامیە ئیسلام ئەگەر وەکو دین و ئیدئۆلۆژی قبولیکەین ئەو جار ئێشێ دارولکوفری بوێ دارولئیسلامی بوێ کافری بوێ مسلمانی بوێ دووگانەیە کافر و مسلمانی بوێ ئەم درۆ جەعلەوا خومەینی وتی مستەزعەف و مستەکبر ئەمە کۆپی بوو لە پرۆلەتەر و سەرمایەدار کەچی تەبیین نەکریاگە ئەکسپلێنەیشن نەکریاگە دان نەڕژیاگە مارکس تەوزیح ئەدا پرۆلەتەر کێس تەوزیح ئەدا سەرمایەدار وە بورژوا کێس تەوزیح ئەدا بورژوا چۆن دروست ئەوێ پرۆلەتەر چۆن دروست ئەوێ بۆیە فەسڵێکی گەورە لە بەشە تجارەت و تا بەشە primitive accumulation لە جلد دووی سەرمایە تەخسیسەدا بە دروستکردنە پرۆلەتەر
جمهوریە ئیسلامی دوای 6 مانگ لە 22 بەهمن خومینی دوئالیتیە مستەکبر و مستەزعەفی هاورد تا ئەم دەقیقە ئەکسپلەنەیشن تەبیین نەکریاگە. عزیز جمهوری ئیسلامی هیچ وەخت ڕژیمە ئیدئۆلۆژیک نەوگەتۆ بۆ حاڵیت ناوی. جمهوری ئیسلامی ڕژیمە موسڵمانە دەیکاکەگیان ئیسلام دووگانەی هەست، موسڵمان وە کافر، موسڵمان وە کافر. ئیستا مەشایە بە ئەوروپاییەکان بیوتایە کافر، بە چینیەکان بیوتایە کافر، بە هیندیەکان بیوتایە کافر، وە گەرێکی وایە تێخە ئیسلام بوواتە سەرزەمینە کۆفر. ئەمە پێژن حکوومەتە ئیدئۆلۆژیک. تەواو. جمهوری ئیسلامی ئیدئۆلۆژیک نەبوویەوە بوو نافامن. تطبیقدان الشریعەت لە ناو جامعە ئەمە ناکاتە ئیدئۆلۆژیک. ئیدئۆلۆژی ئەو پەیامەسە وا تۆ سادریەکەی بە دنیا. تۆ کۆمەڵی مردمە موسڵمان ئەگەر تۆ ملی سەریایەژی ئیشە شریعەت ڕعایەتکەی. ئەمە حکوومەتە ئیدئۆلۆژیک نییە ئاغاگیان. تۆ دی دوای مەرگە موحەممەدە پێغەمبەرە ئیسلام ئەبوو بەکر ئیسلامی بڵاوە پێدا، عومەر پێیدا، عوسمان پێیدا، عەلی بن ئەبی تالب پێیدا، ئومەویان پێیاندا، باسییان پێیاندا. هەر ئەم مێژووە من باوەڕم بە مێژووە نییە ها، منزورم تۆ قبوڵی کەی. ئێوە چۆن گشتان فوتان کرد لەم ئاگرە؟ من منزورم خەڵکە عادی نییە، خەڵکە عادی گەرەکی ژیانە عادی بکە، گەرەکی ئەزدواجێ بکە و دوو مناڵی بوێت، تۆزێ چێژ لەم ژیانە بوات و بە ئابڕوو و حرمەت و بە کەرامەتە ئینسانی خۆی ئیبادەتێکیش بۆ خۆی بکە و بمرێ. منزورم ئەوانەتانە وا خۆتان خستە ئەم ساحە وتان ڕووناکبیرن، قەڵەم بەدەسن، تێگەیشتون، سیاسین، ڕەهبەرن، سیاست مەدارن. ئێوە بۆ تاکتیکە دروستە سیاسیتان اتخاذ نەکرد، بۆ ئستراتیژیتان نەبوو، بۆ کەلان ئستراتیژیتان نەبوو، بۆ نەتان بوو، بۆ ئێوە نەتان توانی شەڕ دروستکەن. ئاغاگیان ئێوە وەڵڵا بە شوێن حەقیقەتا ناگەڕێن، ئێمە واینە دەورانە پۆست حەقیقەتا، بەخوا هیچ وەخت بە شوێن حەقیقەتا نەگەڕیاگەن. مەسئلەی منە مەسە ئێوە چۆن ئەقڵتان نەگەییگەت لە سیاسەتیشا سیاسی بوون. شەڕ یعنی فریودان، تەمامە دنیا بە تۆ ئێژێ شەڕ یعنی فریودان. تۆ نەتوانی دەوڵەتی ئێرانی فریو بێ، ئەمریکا فریو بێ، ئەفکارە عمومی جیهان فریو بێ، مەگەر گشتی نات کە بەرارەیەت و شەڕەکە. تۆ بۆ بازیەکانە ئەوت تکرار کردو. خۆ با من جەمعبەندی بکەم لەم فەزا، سعیم کرد جواو بدەمەوە ئەوەی کە ئیمکانی هەست بێتۆ ڕسوبات. خەڵک و کوردەوار ئێمە واینە ئەوجە دەسەڵاتە. پێشتانم وت کوردەوە قەومی کریاک مهمترین مهرەی ڕۆژهەڵاتە ناوەڕاستە، بەدەسەڵاتترین مهرەی ڕۆژهەڵاتە ناوەڕاستە. هەرچی مانع بەرپێمان بوو وردە وردە لە بین چوو، وەکو ساحران دەرباڕە فرعون لەبین چوو. دەوڵەتە ئێرانی قوت قوتێماگەسۆ بە بوحرانە گەورەیەکە هەسی، و ڕۆژ بە ڕۆژ بوحرانەکە گەورەترەوێ. ئەمانە حسابی ئەویانە نەکردو هێزێکی تەیاری مەیدانی واقعی تێ. ئێمە هێزە واقعین، ئێمە مهم نییە چەند نەفەرین، ئینسانە واقعین، لەگەڵ یەکتریا هەین، یەکتری ئەوینین، کار ئەکەین، بە دەستورات کار ئەچێتە بەرەوە. ئەوەی ژیر بێ لە بوارە سیاسیە، دەسەڵات بێ لە بوارە سیاسیە، ئەزانێ هێزە جدی کێز، هێزە تڕۆ کێز. ئەم نەمایشاتانە ئێوە ئەیوێنن هێزە تڕۆز. هێزە جدی ئەوەسە و دەیان ئینسانی داگە بەدەم یەکتریوە، ناوەڕۆکی هەست، مانیفێست یعنی ئیعلان شەڕ بە دنیا کردن. من ئەمەمە مانیفێستی هەست، ئارمان و ئامانجی هەست، تەرکیزی لەسەر شۆڕش هەست و ئەزانێ کوێ کوتێ. ئەمە سەرەکەوێ، خازیش سەرەکەوێ. کەواتە ئەم ڕووداوگەلەی کە ئێوە دیتان و بیگرە و بەریمەدە و تین و ئەڕۆین و
ئەمە گشتی حفزکردنە دەوڵەتە ئێرانە تووشی شەڕە ناوخۆینەوێ. ئێوەیش ڕۆڵەیەکی وەکو من و یارانە ئاخێستان هەست وەگیانە خۆیان هەندەینە شەڕ، وەگیانە خۆیان ئەم شەڕە ناوخۆیە ئێشێ بکەن، وەگیانە خۆیان تەخت و بەختیان لێ ئەشێوێنم، وەگیانە خۆیان کاخە درۆیان لەبین ئەوەم تا کاورا لە ژێر ناوە ئیسرائیلە باوکی و ئەمریکای باوکی تەپ ناتەم لەسەر ئەم مەردمە و ئەم مەردمە بکوژێ و هاوبەشانە خۆیشی لە دەسەڵاتە بکوژێت. من نایڵم ئەم بازیە وا بچێتە بەرەوە. گو ئینکە هەر کەسێکی درۆزنانەیان هاورد ماوەیەک لەم ساحە وەکو ئەنتەر هەڵیان پەڕاند کاری گشتی تەواو بوو، گەشتی تەکلیفی مشەخەس بوو تەواو بوو، دەمیان بوو کە سۆتڵەی تەقیاب دەمیان بووی کردگە قسە بۆ گفتیان نییە تا دوێکە وە پشت ترامپ و ئەمریکایان نازی ئەمڕۆ تڕۆ لە ئاو دەرهاتکەن یەک کەلەمە قسەیان پێ ناکرێت. تۆ نجاتتان بوو، نجاتمان بوو بێتەقاندنە فیشەکێک. ئێستا با بە هەموو تەرکیز و بە هەموو قودرەتۆ بەرەو تاران بڕنواڕین. خەڵکە ڕانیە، خەڵکە هەولێر، خەڵکە سلێمانی، خەڵکە خانقەین. ئازادی ئێمە، سەروەریە ئێمە، گەورەیە ئێمە لە تاران و تەکمیل ئەوێت و تحقق بەیاکە. کورد ئەتوانێت دەورانە سەلاحدین بێرێتەوە. سەلاحدین کۆهەن ئولگووە، خاورمیانە تەنی پێدات. ئێمە گەورەترین حەلە تاریخیمان خوڵقاندەگە. من وعدم داگەم ئەم خەڵکە ئەیان وەمە تاران و تارانیان بۆ ئەگەڕێنمەوە حتا دوا هەناسەم لەسەر ئەو وعدمە ناڕۆمە دواوە. لەحزەیە سەنگەرم چۆڕ نەکردە. ئەگەر لە فەیسبووکە نامێنن لە کڵاب هاوسا دەسم گیرە، چون لەوێ بە زوانە فارسی خەریکە کوتانە فەزاکەم کەونە گیانی یەکتریت. کڵاپەکان زەب دەکرێخرێتە کاناڵە تەلەگرامی، بێنە ناوە کاناڵە تەلەگرامی ئامادەون. ئەوانەتانەوە لە هەرێمە کوردستانە پەنگتان خواردووە، جێگەتان نەبوو، ئستعدادە سیاسیتان دەرخەن. پانتاییە گەورەیە سەرزەمینە کوردەوار جێگەی سەردارگەرێکی وەکو ئێوەی واتیە. وعدەی ئێمە تارانە، کەستان غەریبە نین، مڵکە خۆتانە، تەمەدونە خۆتانە. و من لە تەکتەکە ئێوە تەوەقعەکەم هەروە کە ئێوە تەوەقعەکەن لە من. چاوەڕوانیتان هەز لە من، منیش چاوەڕوانیم هەز گەورەی خۆتان بنوێنن. دنیای کوردیە ئێوە هەر پارتی و یەکێتی و حکوومەتە هەرێم نییە. مەجاڵە نەفەسکێشانیش بۆ ئەوان دەربخەن ئێمە تاران کە بگرینە سەموڵی شەکەفێ، بەغای شەکەفێ. تورکیە بە پەلەپەل لێ قۆمیا بوو، بێن کۆی کەین و تخوا با ئێران لێ نەخۆمێت و لێمان نەخۆمێت و ئێمە لە دەوران سازترین دەورانە کوردیین. 200 ساڵ دۆڕان بۆ مێژوو هیچ نییە. ئێمە 200 ساڵە وایان پێمان کردگە و 100 ساڵە بە تەرکیز ئاوا پەش و بڵاو و بچووک و چکۆلەیان کردین. ئێمە شارستانیەتە کوردانین، ئێمە قەوم نین، ئێمە شارستانیەتین. لە کەنارە مەدیتەرانەوە تا دەریای عەمان هەنە ئێمەست، هەنە شارستانیەتە کوردە. ئێمە شارستانیەتە کوردین. و من ئەمە دەراوێشتە کردەوە باسم کردگە بۆتان. کەواتە ئەمە وت با بزانن بتەو لەسەر جێگەی خۆمان مێسیاگین. ئەقلیش هەست ئەمێنێتە ئەوەی کە ئێوە هێزە ئینسانی بدەن. کاکە بڵاوەمان پێ بکەنەوە. من تا ئیستە داوام لێتان نەکردگە دامنیاگە پای وجدانە کوردانەتان لەبەرەوەی هێزێکە بموێ هێزە حەقیقی بێ، نەهێزە فشە میدیایی. وەلێ ئەم دەنگە بگێڕن بەناوە خەڵکە. لە جێگەیەکە دەست لە ئینادی
هەڵگرن لە خۆتان پرسیارکەن ئێمە واینە سەروبەندێکە من بۆ میتوانم بەخۆم هەست ئاخێزە کوردەوارە سەربەخۆ وەکو منداڵی گەورە ماڵێک لە جەهانە کوردی هەڵس و کەوتی کردی من لە کەس ناترسین کەس بۆ پیاگ نازانین ئینسانی گەورە بە گورگ نازانین بمانخوا ئامادەی ئارگیۆمنت و دیبەیتین و لەگەڵ عالەم و ئادەما دیبەیت و ئارگیۆمنت ئەکەین وجودە ئینسانی خۆمان ئەسلمێنین و تەحمیل یەکەین بە دیگەران کەس ناتوانێ وە زوانە چەپۆکتەکە ئێمە قسە بکات کەس ناتوانێ یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆیان لە پاروپێران لە کوردەوارە داگیرکریاگە لای ئێران بان کردووە ئیتلاعات گشتیان 20-25 نەفەریان بان کریاون بە ئیحترام و دەوڵەتە ئێرانی و ئیتلاعاتە ئێران تەکیانە هەڵس و کەوتی کرد بەڕێز و قسەی لەگەڵیانە کرد کەچی کۆمەڵی و دموکراتی بە شەق بە جمێن تیان هەڵەدان و ئێدامیانەکردن ئۆتۆریتە ناتوانێت لە ئینسانە گەورە ماڵێک کە قسەی هەست بۆ کردن زوان و دیبەیت و ئارگیۆمنتی هەست ڕفتارە نەشیاو بکات بۆی دەوڵەتە ئێرانی لە بەرامبەری یارەکانە ئێمە خۆی کۆ کردو لە خۆی ئەقلانیەت و قانون دەربخات لەبەرەوەی من لاڵ نەبووین درۆ بکەین بژین جمهوری ئیسلامی جنایەتکارە ئێمە دەوڵەتە ئێرانیمان لە بونیاد و نەخت کردبووە سابتمان کردبووە ئەمانە ئەیجنسیە وڵاتانە دەرەوە و ئەیجنسیە دوژمنن نە لەسەر حب و بۆغز نە بە پارامەترە نەغد کرێتیک کەواتە ئێمە تەحەوڵێکی گەورەین لە دنیای کوردیە من لەگرا دیعاە ناکەم کارە تەبلیغاتی ناکەم ئێوە من ئەناسن قسەکانە من دروست لە ئاو دەرهات گشتی ئەوەی تۆزە عەقڵە سیاسی و ئەدەبیاتە سیاسی بوێت ئەزانێ من وەختێژم دەوڵەتە ئێرانی ناوەڕۆکی نەما تەواو بوو دەوڵەتە ئێرانی بەم ماجرای ئیستەیشە لە ژیرە نەمایشە ڕێکەوتنە تکە ئامریکا ناتوانێت بمێنێتەوە لەبەرەوەی ناوەڕۆکی نەماگە لە پشت جنایەتێکی ئاشکارە گەرەکی خۆی تەداوم بە و ئەمە ئیمکانی نییە بتوانێت بە تارانۆ دانیشێت ئیمکانی نییە کەواتە هەرچی من ماوەچوون لە حەوزەی سیاسەت و مبارزە ختمە کەلامە و یاران بزانن لە ژێرە ئەم فەرماندەهیە من هیچ ئیدعای گەورەیەکم نییە هیچ پارونانە لە ئێوە زیاتریش ناخۆم سەیارەیە درع و کۆشکە سپیشم نەگەرەک من توانی بێتم مێژوویە کورد بگۆڕم لە مەجلسێکا لە ساتە وەختێکا لەم دنیا نیم ڕەحمەتێ بە قەبرم بەهەنێرن بۆم کافیە چون خۆمم جاودانە کردگەسەوە من بە ئێوە وعدە دەم وعدە خۆم ئەوە مەسەرۆ بەڵێنم داگە پەیمانم داگە ئەتان وە متاران بەڵێنم داگە پەیمانم داگە ئەتان درەوشێنم لەم دنیا و ئەیکەم دا ئێوە خۆش